ئەمڕۆ لاگەلەری ئەم نەسوورەکە پێشانگای تەنیاترین ژن کە پێشانگایەکی فۆتۆگرافی بوو بۆ فۆتۆگرافەر ئەفشین فەتاحی کرایەوە. پێشانگاکە تایبەتە بە ژنە هونەرمەندی کۆچ کرد و فەتانەی وەلیدی کە لە تەمەنی 70 ساڵیدا کۆچی دوایی کرد و لە دوای خۆی دەیان بەرهەمی بۆ بەجێهێشتین. قسە و باسی زیاتر لەسەر پێشانگاکە و ناوەڕۆکی پێشانگاکە و ئەو فۆتۆیانەی کە لە ناو پێشانگاکەدا نمایش کرابوون لەگەڵ زۆر بەڕێزان ئافشین فەتاحی کە فۆتۆگرافەرە و هەروەها تریفە ئیبراهیم کە ئەندامی ڕێکخراوی مەرزیەیە کە ئامادەکاری و ڕێخستنی پێشانگاکەیان ئەنجام داوە. بەخێر هاتن سەرچاومان بەخێر بێ کاک ئەفشین. تریفە خان بەخێر بێن سەرچاو. با لە تریفە خانەوە دەست پێ بکەم. خانم چۆن کۆنتاکتان لەگەڵ ئەم فۆتۆگرافە بەڕێزە کە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتووە؟ ئێمە ڕێکخراوی مەرزێن ڕێکخراوێکی هونەری کولتوریە و کار دەکات بۆ گەشەپێدانی توانە هونەرەکانی ژنە لەسەر بنەمای پەرپێدان بە هونەر و کولتوری کوردی و لەسەر هەموو ئاستەکانی هونەری کوردی ئیش دەکەین و ئێمەش لە ڕێچە ناوڕێیەکەوە کۆنتاکتمان لەگەڵ ئەوان کرد ئاگای ئەومان هەبوو کە بەتایبەت کاک ئەفشین ینی ماوەیەکی زۆر لەگەڵ هونەرمەندی نەمر فەتانی وەلیدی داژیا و فۆتۆکانی لەلای ئەو بوو ترویستمان خەڵک بیبینێ بەڕاستی هەر لێرە یەکشتی تریش بڵێمانی ڕخنەی ئەوش دەکرێت ڕوبەڕووی ئێمە هەڵبەت ڕوبەڕووی ئەوانیش کە بۆچی ئێستا ئەم پێشانگای ئەکرێتەوە. منیش ئەو پرسیارم بەڵێ ئەمانی لە ڕۆژهەڵاتن هەڵبەتە لەوێش خۆیان کە باسییان کرد چەندین لە چەندین شوێنداوی سپۆنسەریان کردووە ئەم ئیشیان حازر بۆ هەتا پێش ئەوەی کە کۆچی دواییش بکاویستیان ڕێزلێنانێکی فۆتۆکان ئامادە فۆتۆکانی بەڵێ بۆ پێشانگایە بەس کەس دەستی نەگرتون و ئیتر شانسی ئەوە گەشتە لای ئێمە بەداخۆ کە دوای کۆچی دوایی فەتانەی وەلیدی بوو ئێمەش زۆر هەڵبەت بە شانازی خۆشحاڵی و ئەرکی ئێمە و بەرپرسیارەتی ئێمە وەکو ژنێک لە ڕێکخراوێکی هونەری کە ئەمە بۆ فەتانە و فەتانەکان و هەموو هونەرمەندێکی وڵاتەکەمان زۆر باشە. دەستەکانتان خۆش بێ. کاکە ئەفشین تریفە خان ئاماژەی بۆ کرد کە چەند ساڵێک لەگەڵ هونەرمەندی کۆچ کرد و فەتانی وەلیدیا ژیاویت و ئەو فۆتۆیانە تەنها لە لای تۆ بەردەستن و ئاماژەشی بەوە کرد کە بەداخەوە لە کاتی خۆیان تا ئەو لە ژیانە بووە نەتانتوانیوە کە هەم ڕێزلێنانی بۆ ئەنجام بدەن و هەم لە پێشانگایەکی شێوەکاری شایستەشدا فۆتۆکانی نمایش بکەن. ئەمە بۆ تۆ ناخۆش بوو یاخۆت ئێستاش کە کارەکان نمایش کراوە ئەمە هەروەکو خزمەتێکە بە ئەو هونەرمەندە کۆچ کردووە کە چەندین ساڵ لە خزمەتی هونەری کوردیا بووە؟ بەڕاستی خاتوو فەتانەی وەلیدی ئەتوانم بڵێم یەکێ لە گەورەترین گۆرانی بێژەکان هونەرمەندانە کە ڕچەی ڕژاند بۆوە ڕچەی شکاند کە ژن بتوانێت گۆرانی بڵێ بۆ بێتە ناو ئیشی هونەری. من ژینیم لەگەڵ دادەفەتانە ئێرتباتێکی و عاتفی و ڕۆحی بوو زۆر هاتوو چوون بوو تەکیا چون دادەفەتانە شرایەتی جۆرێ بوو شرایەتی زۆر سەخت بوو هەر کەسێ نەیتوانی بیبینێ چون دووچاری نەخۆشیەکی ڕۆحی ڕەوانی بووە و زۆر مشکلە بوو کە هەر کەسێ بتوانێ بیبینێ وەلی خۆ منم توانیم ئەم ئێرتباتە بەرقرار کەم تەکیا بچمە خزمەتیان هاتو چوومان فرەتر بێت. چۆن ئەو هاتوو چۆیە دروست بوو کە زۆر سەخت و من تەک باوکیا قسەم کرد چون شرایەتی دادەفەتانە هیچ خزمەتێک و هاوڕێیەکتان فقط بە محەبەت و بە حورمەت و بە احترام بوو کەم اعتمادیان کرد بە من چون زۆر کەس چوونن بەرحاڵ جۆرەتر ئیسفادەیان کردگە لە فیلم و لە عەکسی ئیشیان پێکردگە بۆ خۆیان واوتیان. ئێتر من حەزم کرد گۆشەیەکی لە ڕنج و دەرد و ژیانی دادەفەتانە کە ها لە خڵوەت خۆیان نیشان بم بە خەڵک کە هێمە هۆشی ماباقی هونەرمەندەکانمان بێ وەک دادەفەتانیان پێنێت. من بجۆزەمە نزیک بە 200 کەس لە هونەرمەندان گەورەی کورد ئاکاسیم کردووە پۆرترە کە لە فەرهەنگ و کولتورمان بمێنێتەوە چون ئێمە ملەتێکین ساحەی فەرهەنگ و هونەرین
بەڕاستی حیفە ئێمە هونەرمەندان خۆمان نناسینین و ڕێزیان لێ نەگرین. زۆر باشە. چەند فۆتۆ لێرە نمایش کراوەوە مێژوەکەیان بۆ کێ گەڕێتەوە؟ هەموو ئەو فۆتۆیانە هی ئەو سەردەمە بوون کە ئەو خانمە گۆرانی بێژە لە کاتی نەخۆشیەکەیە بوویان فۆتۆش هەیە کە هی پێش ئەو کاتی تۆمارکردنی بەرهەمەکان چەندانە فۆتۆ هەست هینی پێش لە نەخۆشیەکەیە هینی زمانێکە گەنج بوو پێشتر بڵاو نەکراونەتەوە ئەوانە چرا بڵاو کریاسۆ زۆرتر وە لێمە دامانیا لە پێشانگەکە کە بینەرەکان تێنەی بینن ئاشنابوون کە پێش لەوە دادەفەتانە چۆن بووە گروی کامکارەکانە کاری کردووە تا تەمەنی 21 ساڵگی بەداخەوە دوایەوە دوچار و تووشی نەخۆشیەکی ڕۆحی ڕەوانیەوێت و نزیک بە 50 ساڵ دادەفەتانە لە ماڵا بوو و ارتباتی تەک جامعە قەت بوو دەستی لە هونەر کێشا و بەڕاستی دەستخۆی نەبوو و دادەفەتانە بەجەسم زین و بوو بەڕاستی ساڵهای ساڵە دادەفەتانە بەڕاستی ڕۆحی مردوو و هیچ لەزەتێک و خۆشیەکی نەو لە زیندگیە. زۆر باشە. تۆ وەکو فۆتۆگرافەرێک کە ڕۆژانە ئەم هونەرمەندەت بینیوە و لە نزیکەوە ئاگاداری هەم دۆخی تەندروستی و هەم بارودۆخی ژیانی بووی، ویستوتە لە چ گۆشەیەکەوە فەتانەی وەلیدی پیشان بیت و تەرکیزی تۆ زیاتر لەسەر چ لایەنێکی بووە؟ وەڵام من هێمە بەداخەوە تا زمانی هونەرمەند هەست تا زمانی جوانە گەنجە ئیشی هەست بەناوبانگە دەنگ و ڕەنگی هەیە وەلێ پیرە بێ فەقیرە بێ نەخۆشە کەفێ دۆری چۆڵە بێ دادەفەتانە. من حەزم کرد بە هونەری عکاسی دەرونیاتی دادەفەتانە نیشان بم چون پورترە یانێ باستابی دەرونیاتی یەک ئینسان هەم ئەخلاق هەم هونەری هەم ڕۆحیاتی حەزم کردەوە شتە کە من حسیەکەم لەمسیەکەم بەڕاستی بە ملت کوردی نیشانی بم کە هێماوە هونەرمەندێکمانەست زمانێ دڵی مردمی شاد کردووە زمانێ بەڕاستی بووە بەعاسی خۆشی و شادی خەڵک و ئەمڕۆ گۆشەگیر بووگە و نەخۆشە هێمە تا زمانێکە بە نەزەر من هونەرمەند زیینگە قەدری بگرین و ڕێزی بگرین و سەردانی کەین. من زۆر تەلاشمە کرد دادەفەتانەی وەلیدی محەبەتی پێ بکەم تەوەجۆ پێ بکەم. زۆر حەزیە کرد دۆری شلۆغ بێت دەنگی موسیقی بێت دەنگی گۆرانی بێت. زۆر لە هونەرمەندەکان من سامیە کرد داوەتیانەمە کرد وەک مامۆستا حسین علیزادە مامۆستای موسیقی پای بەرزێران مامۆستا بیژەن کامکار مامۆستا سعید فەرەجپوری جەلیل ئەندەلیبی زۆر لە هونەرمەندەکانمە بر بۆ دیدار دادەفەتانە بیبینن و هاوکار خۆی بوون زمانێ بۆ ڕۆح و ڕەوانی زۆر باش بوو. تەلاشمە کرد لە کەنار عکاسی لە کەنار ڕسمەکانە لە زەر ڕۆحی ڕەوانیشەوە زۆر کۆمەکی پێ بکەم کە یەک زەڕ هەدەقەت حاڵی خاستر بێ. زۆر باشە. تریفەخان ئێوە تەنها پێشانگای شێوەکاری یاخود نمایش یاخود هەموو چالاکیەکانتان تایبەتە بە خانمان؟ نەخێر ڕێکخراوەکە ڕێکخراوێکی هونەری کولتوریە. ئێمە کار لەسەر هونەر و کولتوری نەتەوەی کوورد دەکەین ئێوە کە خۆمانی نەتەوەی خۆمان مەرجنیە تەنها ژن بێت نا بەڵام ینی زۆرتر ئێمە ینی بۆ هونەرمەندانی ژن بۆ نمونە ئەگەر تۆزێک کۆمەڵ ینی دەرفەتی هونەری و ژیان بۆ ژنی کۆمەلگای ئێمە قورسرن جاگەر هونەرمەند بێ زۆر زیاتر. ئێمە وەکو ژنێک خۆشم کە سینەمام تاوا کردوانی ئەزانم کە ئیشی هونەری بۆ ژنێک چەند قورس ئێمە کۆمەڵێک کچین لەوێ کۆمەڵێک ژنین هەمومان هونەرمەندین. بیرمان لەوە کردو کە ڕێکخراوێک هەبێ لەگەڵ ژنانە ئیش بکەین بەڵام لەسەر هونەری نەتەوەکەمان. ئێمە کە ئەم پێشانگایشمان هێناوە هەڵبەتە وەکو هونەرمەندێکی پەراوێزخرا اینجا وەکو ژنێک وەکو سەروەتێکی ئەم وڵاتە چاومان لێ کردووە وەفەدانەی وەلیدی ئەگەر بیبەمەوە بۆ ئەوێ بۆ ئێمە ینی ژنێکی پێشەنگ و نمونە بووە. ئەو لە سەردەمێکا گۆرانی وتووە کە گۆرانی وتن بۆ پیا سەخت بۆ اینجا بگات بە ژنێک هەر ئەمەش ینی زەختی کۆمەڵگا و اینجا ئەم نەخۆشە وای لێ ئەکاکە ینی ئەبێتە قوربانیەک بەڕاستی لە پێناوی هونەر و کولتور ینی ناکرێ بڵێن ئەمە بەدەرە لەو دۆخەی کە 2000 فەتانەی وەلیدی بەداخەوە تووشی ئەبێت. ینی ئێمە وەکو ژنێک ویستومانە کە بەرپرسیارەتی خۆمانی دەبینین کە ئەم ناوانە نابێون بن. ڕاستەکە وەکو تازەکە لە ژیانی ژنەما بەڵام
تەمەێنێکی گەنجی هونەری بەرهەمێکی زۆری هەیە و ئەمە ئەمێنێتەوە ینی جێگایەکی دیاری هەیە لەناو هونەر و مۆزیکی کوردیدا. زۆر باشە کاکە ئەفشین، مادام تۆ هاتوچۆی ماڵی ئەم هونەرمەندت کردووە کەواتە جگەلەوەی کە چەندین فۆتۆت هەیە دەربارەی ئەم هونەرمەندە کەواتە لە ژیان و هەروەها لە بیرەوەریەکانی ئەم خانمەش کەمێک ڕۆشویت کە لە ڕێگەی ڕەنگە خێزانەکەیەوە هەندێک یادەوەری یاخود ژیانی ئەم هونەرمەندت زانیوە. ئەمانە هیچ چیرۆکێک هەیە یاخود هیچ بابەتێک هەیە دەربارەی ژیانی ئەم هونەرمەندە کە بتەوێت لە شوێنێکی ترە ئاماژەی پێ بکەی یان باسی بکەیت؟ ژیان دادەفەتانی وەلیدی زۆر حکایەت و ڕەوایەتی لێکەن و زۆریی ئیشتیبایە بەڕاستی. یعنی داستانە لێ دەمە دادەفەتانێژن کە حقیقەتی نییە شێت بوو عاشق بوو نازانام دادفەتانە نەشێت بوو ناشق بوو. من هەتا تەک ماوەسا باسکەمەندی قسەم کوورە زۆر تەک باوکیا قسەم کردووە حقیقەتی زندگی دادەفەتانیەوە نەبوو نەخۆشیە کە هەسی ڕۆحی ڕەوانی نەخۆشیەکی ژنەتێکی بوو هەتاتان بڵین خانەوادەگی بوو کە ئەم نەخۆشە هەست لە ناو کەسانێترا لە ناو خزم و خانەوادەی خۆیان. پس ڕەبتی بە هیچ نەبووە خۆ دادەفەتانە کچێکی زۆر ئەحساسی بوو عاتفی بوو دایکی لە دەستدا لە جوانیا لە مناڵیا بەرحاڵ خۆی و باوکی بوون بجۆز خۆیی برایەتری ئەزەر ئاوە حاڵی خراوە زۆر خراپتر. ژیانی دادەفەتانە هیچۆ لە ژیانیا ئیزدواجی نەکردووە زۆر کەس فکرەکەن ئیزدواجی کردوە دادەفەتانە لە تەمەن ৭ ساڵێکی یاوە بوو ئەمری خۆی کرد و بەڕاستی دادەفەتانی وەلیدی ژیانی من هەم لە زوان خۆی بیستومە هەم بە زوان باوکی ئەمە حقیقەتێکە وەلی خۆ داسانی زۆری لێ دروستەکەن مەسەڵەن من ڕسمێکم گرتووی تەک مامۆستا حوسێن عەلیزادە و شوێنەوە وتیان و مەسەن دادەفەتانی وەلیدی شاگردی مامۆستا عەلیزادە بووە لە تارژەنیا دەرحاڵەکە نە دادەفەتانە وێناسی نە مامۆستا عەلیزادە وێناسی فقط من دەوەتم کراوە بینی سەردانێکی کرد و ڕێزێکی لێگرت. ئەوە سەر ژیانی دادەفەتانە چون کەسێ نەبوو حکایەتی کە کەسێ نەبوو بە دروستی هەرەوە فەرموتان جێگەی بخا بۆ خەڵک کەسێ نەبووگە ئەم کارەنجام بە هەر کەس بۆ خۆی تەفسیرێکی بووگە و حکایەتێکی کردگە وەلێ زۆری بەڕاستی ئیشتیباس. بەڵێ تریفەخان وەکو ئالبۆمێک ئێوە ناتوانن کە ئەم فۆتۆیانەی کە ئەم هونەرمەندە لە پێشانگاشیەوە کارێکە تایبەت بە فەتانەی وەلیدی نمایشی کردبوو بیکەنە ئالبۆمێک و بۆ ئەرشیفی خۆتان یاخۆت بڵاوی بکەنەوە بۆ ئەوی کە ئەو وێنانە هەمیشە بەردەست بێوە بڵاو ببێتەوە. بەڵێ بێگومان کە ئەتوانین ینی ئێمە نەک هەر بۆ هونەرمەند فەتانەی وەلیدی ینی خەریکی نووسینەوەی مێژووی هونەرمەندانی کوردین بە تایبەتیش هونەرمەندانی ژن ئەوانە ینی ئیشی لەسەر ئەەکەین و ئامانجی ئێمەش بەڕاستی خزمەتکردنە بە هونەری کۆمەلگاکەمان هونەری نەتەوەکەمان ئەمەش بەرپرسیارەتێکی گەورەیە چونکە ینی تاکە ناسنامەیە کە بەدەستی ئێمەوە ما بێ لەسەر ئاستی دنیا خۆمانی پێ بناسێنین ئێمە کلتورەکەمانە جلوبەرگەکەمان زمانەکەمان ینی لەسەر ئەرزی واقع شوێنێک بە ئێمە ڕەوا نابینن بەداخۆک ئێستا ئەزانین ینی بۆ ئەوە بەرپرسیارەتێکی زۆر گەورە لە ئەستۆی هەموو هونەرمەندانەکە پارێزگاری لەم کولتور و هونەرە بکەنەوە پەر بە ئیشی هونەری کوردی ڕەسەن بدەن یا ئەو ئیشانی براوە جارێکی کە بێنەوە ینی خاوەندیارەتی لێ بکەینەوە ینی ئەم وەکو ڕای خۆشەم ینی پێم وایە بەرپرسارەتی یەکەمیش لە ئەستۆی هونەرمەندانی ژنە ئینجا لەبەر ئەوە ینی هونەر و کولتور لە دەوری ژنە بەڕاستی ینی لە هونەر لە ژنەوە هاتووە کۆمەڵگا ژیان لە دەوری ژنە بۆ ئێمە من وەکو خۆم پێم وایە کە ئەرکی ئێمە دوو جار قورسرە لە ئاستی ئەم بەرپرسیارەتی کە ئەبێ ئێمە ئەم هونەر و ئەرشیفەی دەوڵەمەندەی کە هەمانەکە سەرباری ئەو چەلێکی لێ براوە هێشتانی هەر ئەوەنە دەوڵەمەندە مرۆڤ ینی هەر ما ئەومان هەیە شانازی پێ بکەین. دەستەکانتان خۆش بێ دووبارە بەخێر هاتن بۆ پرۆگرامەکەمان سوپاس بۆ ئێوە جارێکی تر بەخێر بێن زۆر زۆر سوپاس.